إن الحمد لله نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وفتن زماننا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله، بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وكشف الله به الغمة، وجاهد في الله حق جهاده حتى أتاه اليقين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كلام الله تعالى، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، بێگومان لە هەموو سەردەمێکە کەسانێک هەن کە هەڵگری زانستی شەرعین، مامۆستان، وەروەها جبەیان لەبەرە و عەمامە لەسەرن. خوای پەروەردگار ئاەتەکانی خۆی فێر کردوون، بەڵام بەداخەوە لە تاقیکردنەوەکانی دنیا لی دەرناچن. خەڵکانێک کاتێک مەنسەبێک ببینن یاخود پارە و پولێک ببینن لە تاقیکردنەوەکانی دنیا تووشی فیتنە دێن، لە دین و علم و زانست لی دەرەچن. نمونەش زۆرە، بەڵام ئێمە نمونەیەک باسەکەین کە پەروەردگار لە قورئان بۆمانی تۆمار کردووە. لە سوورەتی ئەلعەراف ئاەتی 175 خوای پەروەردگارە فەرمێ: واتل عليهم نبأ الذي آتيناه آياتنا فانسلخ منها فأتبعه الشيطان فكان من الغاوين ولو شئنا لرفعناه بها ولكن أخلد إلى الأرض واتبع هواه. خوای پەروەردگارە فەرمێ: ئەی محەممەد صلی الله عليه وسلم، ئەو بەسەرهاتە باس کە بۆ بەنی ئیسرائیل، بۆ مسلمانان، بۆ سەحابەکان باسی کە خەبەر و نەبەئی ئەو کەسەی کەوا ئاەتەکانی خۆمان پێیبەخشی، واتە علم و زانستمان پێبەخشی. کابرا ئەهلی علم بوو. ئەم پیاوە کێیە؟ زانانی تەفسیرە فەرمون ناوی بەلعامی کوڕی باعوڕایە. بەلعامی کوڕی باعوڕا هەموو تەوڕاتی لەبەر بوو. پیاوێکی بانخواز بوو، داعی بوو. هەموو جارێک ئەچوو بۆ ناو گەڕەکەکان، ئەیدا لە دەرگای ماڵەکان، خەڵکی بانگە کرد بۆ لای دینی خوای پەروەردگار. بۆیە ئەم پیاوە لە تاقیکردنەوەکانی دنیا دەرنەچوو. کاتێ موسا عەلەیهی سەڵات وەسەلام ناردی بۆ لای پادشای یەمەن کە لەو سەردەمە بێ باوەڕ بوو، وتی بڕۆ داعوە و بانگەوازی کە بۆ لای خوای پەروەردگار، بانگێکە بۆ لای خوا. کاتێک ئەم پیاوە ڕۆشت بۆ ئەوەی داعوە و بانگەوازی پادشای مەدیەن کە، پادشای مەدیەن لە بەرامبەردا وتی وەرە واز لە داعوە و بانگەوازی بێنە، واز لە موسا بێنە، من دەوڵەمەندت ئەکەم و مەنسەبێک تەدەمێ ئەتکەمە دەسەڕاستی خۆم و ئەتکەم بە وەزیر، واز لە دیندارێتی بێنە. ئەم پیاوە وازی لە دین هاورد. خوای گەورە پەنامان بدات. اللهم يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك. ئەم پیاوە وازی لە دیندارێتی هاورد. ئەو علم و زانستەی کە خوای پەروەردگار پێبەخشی دەستبەرداری بوو. کاتێک دەستبەرداری بوو، کابرای پادشا بڵاوی کردەوە لە ناو خەڵک، وتی ئەگەر دینەکەی موسا حەق بێ و ڕاست بێ، ئەم بانخوازە، ئەم مامۆستایە وازی لێ ناهاورد.
بۆیە تر ئەوانەی کەوا خەڵکی سادە بوون، ئەوانەی کەوا جاهل بوون، ئەوانەی کەوا علمیان نەبوو، زۆرێک وازیان لە موسا هێنا، سەلامی خوا لە موسا بێت. خوای تەعالا لەم ئاەتە بۆمان باس دەکات، منش بۆتان باس دەکەم بۆ ئەوەی هەموو لایەک ئینشاءڵڵا ئیستیفادەی لێ بکەین، بۆ ئەوەی بە دەردی بەلعامی کوڕی باعوڕا نەڕۆین، تەنازول نەکەین لە دینەکەمان، کاتێک پارەمان بینی ئیتر پشت نەکەین لە دینەکەمان، و کاتێک پلە و پایەیەک و پۆستێک و مەنسەبێکمان بینی بووین بە وەزیر، بووین بە ئەندام پەرلەمان، معنای ئەوە نییە کە تۆ ئیتر بێ دینەکەت بفرۆشی. خوای تەعالا فەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەو قسە و بەسەر هاتە باسکە الذي آتيناه آياتنا كابرايك بو أهل علم بو هم توراتي لبر بو أفرمي فانسلخ منها لي درشو هر وكو چون مار لكيفكي خوي درچت جار وایە بەڕێگایەکە ڕۆی سێرەکەی جلدی مارە بینیت، پێستی مارە بینی لە کیفەکەی خۆی دەرچووە، هەر بە ساغی چۆن لێی دەرەچێ. ئەم پیاوەش فەنسەلخ منها لە هەموو دینەکەی، لە هەموو علم و زانستەی کە کۆی کردبەوە، فەنسەلخ منها لێی دەرچوو. فأتبعه الشيطان شەیطانش وتی نێچیرێکی باشە، شوێنی کەوت، فكان من الغاوين گومڕای کرد، لە ڕاستە شەقامەکەی ئیسلام دەری کرد، سەری لێشێوە. فائیدەیە بکەین براکانم، چەنێ پێست و جلد بۆ ئینسان ضرورە، دیندارێتیش ئەوەندە ضرورە بۆ ئینسان، علم و زانست ئەوەندە ضرورە. یعنی دیندارێتیمان دەبێ وەکو پێست وابێ بۆ لاشە، چۆن ئەو پێستە نووساوە پێ تێکەڵی گۆشت و خێم بووە، بڕۆیتە هەر شوێنێ پێستەکەت لەگەڵایە، دەبێت دینەکەشت لەگەڵ تا بێ، نەک دیندارێتێکەمان هەر لە ناو مزگەوت بێ. هاتینە ناو مزگەوت، کڵاوێکمان کردە سەرمان و سیواشێکمان کردە دەستمان و سەلام و عەلەیکم و بەڵام لە مزگەوت دەرچووین ئیتر خوای گەورە ناناسین. خەڵکانێکەی ئاوایە، خەڵکێکەیە دیندارێتەکەی بەس لە سنووری مزگەوتایە، هەر لە مزگەوت پای دەرکرد ئیتر قۆڵی خەڵکە بڕێ، لە مزگەوت پای دەرکرد ڕەشۆ بەرتی لەخوا، لە مزگەوت پای دەرکرد خەریکی عارە خواردنە، لە مزگەوت پای دەرکرد خەریکی زینا و داوێن پیسیە. فەنسەلخ منها چۆنە بێ وابیت؟ لە ناو مزگەوتە دینداریت کرد، لە دەرەوەی مزگەوتش هەمان شێوە بێ ئاوابی دینداری بکەیت، نەک دەستبەرداری دینەکەت بی. و فائیدەی ترش بکەین، جلدی ئینسان، پێستی ئینسان دەبێتە حەسانە و ویقایە بۆ ئەوەی ئەو ئینسانە بپارێزێت لە گەرما، لە سەرما. کەواتە دین و زانستی شەرعی ئینسانە پارێزێت، ئینسان دەپارێزێت. ئەگەر ئەم پیاوە دەستبەرداری دینەکەی نەبووایە، شەیطان نەیەتوانی لە خشتەی بەرێت و لە ڕێگای ڕاست دەریکە. بەڵام کاتێک لە کیفی خۆی دەرچوو، لە دینی خۆی دەرچوو، فأتبعه الشەیطان، شەیطان دوای کەوت، گومڕای کرد. کەواتە خەڵکێکەیە دیندارێتی وەکو جلوبەرگ لی تێگەشتووە، هەر کاتێک پێویستی پێبێ کاتە بەری، هەر کاتێکش پێویستی پێ نەبێ فڕێدات. ئەوانە بەداخەوە خوای تەعالا فەرمێ ومن الناس من يعبد الله على حرف، خەڵکانێکن عیبادەت و خواپەرستیەکەن بۆ مەبەستێک، لە قەراغان، لە لێواران. ئین ئەصابەته خەیڕ ئیطمەئەنە به، کاتێک تووشی خێرێک بێ مطمئنە، دڵخۆشە. وإن أصابته فتنة انقلب على وجهه خسر الدنيا والآخرة، كاتێ تووشی بەڵایەکە بێت، تووشی ناڕەحەتیەکە بێ، ئەڵێ خوای گەورە کەسی نەبینی ئیلا من نەبێت. خوای تەعالا فەرمێ خسر الدنيا والآخرة، ئەمانە ڕەنجەڕۆ بوون، ئەمانە خەسارەتمەند بوون، بەڕاستی ئەمانە خەسارەتمەندی حەقیقین. بۆیە ئەم پیاوەش فەنسەلخ منها فأتبعه الشيطان فكان من الغاوين. خوای تەعالا فەرمێ ولو شئنا لرفعناه بها، ئەگەر ویستمان لێ بوایە، ئەگەر ئەم پیاوە لەسەر زانست و دینەکەی خۆی بمایە، ئەوە پێی بەرزە بووە، پێی بڵندە بووە. کەواتە علم و زانست ئینسان بەرزەکاتەوە، دیندارێتی و تەقوا بۆ خوا سوڵحان ئینسان بەرزەکاتەوە. بەڵام ولكن أخلد إلى الأرض، ئەم پیاوە وازی لە دیندارێتی هێنا، باوشی دا لە زەوی، یعنی باوشی دا لە دنیا، حەزی لە دەوڵەمەندی بوو، حەزی لە منصب بوو، ولكنه أخلد إلى الأرض. بۆیە
پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمێ فضل العالم على العابد كفضل القمر على سائر الكواكب. دەفەرمێ مقارنەیەکمان بۆکە لە بینی عالم و عابد. عالم تەشبیهەکە بە مانگی چواردە. عابدەکان و خواپەرستەکان ئەوانەی کە علمیان نییە عیبادەتەکە بۆ خۆیەتی، نوێژەکەی تاعەتەکەی بۆ خۆیەتی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەشبیهی ئەستێرەکانێک کات. دەفەرمێت چۆن شەوی چواردە کاتێک مانگ درەوشاوە و جوانە هەموو سەرزەوی ڕووناکەکاتەوە، بەڵام بە مەلاین ئەستێرە لە ئاسمان بێ سەرزەوی ڕووناک ناکاتەوە. بە مەلاین عابد و خواناس هەبێ سەرزەوی ڕووناک ناکاتەوە. بۆی ڕووناکیەکەی بەس بۆ خۆیەتی. خوا خێری بنووسێ، عابدە، خواناسە، نوێژەکە، تاعەتەکە، قورئانە خوێنێ، حەج ئەکا، عومراکە، ئەمانە هەمووی بۆ خۆیەتی. بەڵام عالم نە. عالم هەم بۆ خۆیەتی و هەم بۆ غەیری خۆشیەتی. بۆیە لە هەر شوێنێکە داعیەک و مامۆستایەک و بانخوازێک و عالمێکە بێ ئەو ناوچەیە ڕووناکە بێتەوە، هەمووی ئەگەشێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لموت القبيلة أهون عند الله من موت عالم. ئەگەر یەک قەبیلەیەک لە ناو بچێت، عەشیرەتێ بە کاملی هەمویان لە ناو بچن، لای خوای پەروەردگار زۆر ئەهوەنترە لەوەی کەوا عالمێک لە ناو بچێت. عالم لای خوای پەروەردگار ڕێزی تایبەتی خۆی هەیە، بەڵام بەمەرجێ دینەکەی نەفرۆشێ، بەمەرجێ تەنازل نەکا لە دینەکەی. أقول ما سمعتم واستغفر الله العظيم لي ولكم فاستغفروه إنه هو الغفور الرحيم. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوای پەروەردگار لە دوای ئەوەی کەوا بۆمان باسی ئەم قسەیە کات ئەم چیرۆکە دەفەرمێ فمثله كمثل الكلب. پەرژین بێ لە ڕووی ئێوە. دەفەرمێ نمونەی ئەو عالمە ئەو بانخوازەی کەوا دەستبەرداری دینەکەی بوو نمونەی وەکو نمونەی سەگێک وایە. پەرژینی قایم بێ لە ڕووی ئێوە. ئەجەلەکم الله. لەوەیە کەسێک بڵێ مامۆستا چۆن تەشبیهەکەی بە سەگ، دەڵێم خوای گەورە باسی کردووە لە قورئان. هەر کەسێک علمی هەبوو، ئیمانێکی لابوو، دیندار بوو، دوایی دەستبەرداری دینەکەی بێت، فەنسەلەخە منها، ئینکاری بکە، پشتی لێ بکە، خوای تەعالا فەرمێ لای من هیچ قیمەتێکی نییە وەکو سەگێک وایە. پەرژین بێ لە ڕووی ئێوە. فمثله كمثل الكلب، وەکو نمونەی سەگێک وایە. إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث ذلك مثل الذين كذبوا بآياتنا فاقصص القصص لعلهم يتفكرون. دەفەرمێ پەرژین بێ لە ڕووی ئێوە سەگ ئەگەر چغەی لێ بکەی هەر زمانی دەرکردو حەپە حەپێتی، ئەگەر وازشی لێ بێنی بیبەستیتەوە هەر زمانی خۆی دەرەکا و حەپە حەپێتی. کەواتە ئەم ئینسانە علمی پێ بێ و علمی پێ نەبێت، ئەگەر تەنازل کا لە دینەکەی وەکو ئەو سەگە وایە. پەرژین بێ لە ڕووی ئێوە. هەر حەپە حەپەکە، یعنی زمانی دەرکردەوە بۆ دنیا، منسەبێکی بدەنێتە تەواو دیندارەتی کۆتایی هاتووە. چەندین کەس هاتوونەتە سەر شاشەکان و کەناڵەکان چۆن تەنازولیان کردووە لە دینەکانیان. بەداخەوە لەم بینە مامۆستای وا هەبووە جبە لەبەر عەمامە لەسەر هاتۆتە سەر شاشە وتێتی حیجاب واجب نییە بۆ ئافرەتان. ئەمە یعنی چی؟ ئەمە یعنی تەنازولکردن لە دین. ئەگەر حیجاب واجب نییە لە ئاینی پیرۆزی ئیسلام، ئەی ئەوەی کە خوای پەروەردگار لە سوورەتی الأحزاب باسیەکە بۆ چێ دابەزیە؟ يدنين عليهن من جلابيبهن. أما مستعيب وتنازلي كت ولكنه أخلد إلى الأرض. چونك الزوي لا مبزبو، چونك حزي بدنيا بو، حزي بدولة منديبو، حزي لمنصب بو، حزي يكر أمو أو رازي بكات بويا. فأتبعه الشيطان. نموني وكسوكو نموني الصجيق وايا. برجين بيلو رؤيوا. إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث. أو جاء لقل أوش كدزبرداري دينك يبيت، أو جاء وكو صق برجين بين الرؤية وأرشيته بإسلام وكأنما علمي هلا نبو أو زانستير هل نقردوا دي دجي إسلام قصاكات أوي كوالا سريبو إنكاري ليكات. ذلك مثل الذين كذبوا بآيات الله فاقصص القصص لعلهم يتفكرون.
ئەم قسە و بەسەرهاتە کە خوای تەعالا باسی بەلعامی کوڕی باعوڕا کات بۆ کێیە؟ بۆ ئێوەیە، بۆ منە، سەرەتا بۆ منە، ئەوجا بۆ ئێوەیە. ئینسان وریابێت تەنازول نەکا لە دینەکەی، پاشگەز نەبێتەوە لە دینەکەی، ئیعتیزازکەن بە ئاینی پیرۆزی ئیسلام. چونکە وەڵڵاهی براکانم فیتنەکان زۆرن. خەڵکێک زۆر لە سەرەتا دیندار بوو، خواناز بوو، عابد بوو، بەڵام ئینەمە العەمال بالخەواتیم لە کۆتاییە دوای خاتیمەتی باش نەبوو، دینەکەی لە دەستدا، خەسیرە الدنیا والآخرە. بۆیە بەلعامی کوڕی باعوڕا لەگەڵ ئەوەش کە خەسیرە الدنیا والآخرە ئەوجا دوعاشی قبوڵ بوو. قەومەکەی هاتن بۆ لای وتیان کەوابێ دوعا بکە لە موسا، بۆی خوای گەورە موسامان لە کۆڵ کاتەوە. قەومە کافرەکە دەستی بەرزەوە کرد چووە سەر شاخێک، دوعایەکرد لە موسا و لە بەنی ئیسرائیل. دوعاکە قڵپە بۆ قەومەکەی خۆی کرد. دەمی بەسرا نەیەتوانین نوتەق کات. وتیان ها، وتی تەواو کۆتاییم پێهاتەوە، خوای گەورە غەزەبی لێم گرت. ئەیوتیان حەل چییە؟ وتیان یەک بەرنامەیەک ماوە، ئەگەر ئەوە تەطبیقکەین بەنی ئیسرائیل لەناوە بین. وتیان بڕۆن ئافرەتان بڕازێننەوە، مکیاجیان کەن بۆنی خۆش با لە خۆیدا، بیان نێرن بۆ ناو بەنی ئیسرائیل بەنیەتی ئەوەی کەوا شت و مک بفرۆشن. ئازە چۆن هەندێک لە دوکانەکان ئافرەت دانن، ئێمە ناڵێن دروست نییە بە مطلقی، قەینا بۆ بابەتی خوشکان و ئافرەتان با ئافرەتان بیفرۆشێ باشە. ئەمە ئاوها بەڕەهایی و پشتێنی لێشلکەین و لە هەموو مۆڵێک و لە هەموو دوکانێک و لە هەموو شوێنێکە ئافرەت تێکەڵی پیاو بێت، ئەوە فیتنەیە براکانم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەوەل فتنة سەرەتای فیتنەی بەنی ئیسرائیل کانت فی النساء. بۆیە ئافرەتیان نارد، هەتاکو یەشێک لە پیاوانی بەنی ئیسرائیل معجب بوو بە ئافرەتێک، دەستی گرت و زینای لەگەڵا کرد. کە زینای لەگەڵا کرد، خوای پەروەردگار عقوبەی خۆی داگرە سەر بەنی ئیسرائیل، طاعونی نارد، نەخۆشی پەتای نارد، 7,000 لە بەنی ئیسرائیل وەفاتی کرد لە ماوەیەکی کەم. هەتاکو پیاوێکات ناوی فینحاسی کوڕی هاڕون بوو، ئەو پیاوە و ئافرەتی کەوا زینایان کرد لەسەر زیناکە کوشتیانی، ئەوجا خوای پەروەردگار عقوبەی خۆی هەڵگرت لەسەر بەنی ئیسرائیل. کەواتە براکانم هەر کەسێ تاوان بکات دەبێت باجی بداتەوە. ئادەم عەلەیهی سەڵات وەسەلام یەک تاوانی کرد لە بەهەشتا لە درەختەکەی خوارد، خوای پەروەردگار لە بەهەشت دەری کرد. دوای خوای گەورە فتاب عەلەیه، لێی خۆش و بەڵام نەیگەڕانەوە بۆ بەهەشت، باجەکەی دایەوە، ئیتر نەچووە ناو بەهەشت. خوای تعالی فەرمووی منها خلقناكم وفيها نعيدكم ومنها نخرجكم تارة أخرى. بۆیە ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت، تەقوای خواتان هەبێ، لە خوای گەورە بترسن، ئیعتیزازکەن بە دینەکانتان، بە دینەکەتان، ماڵ و منداڵی خۆتان بپارێزن، فیتنەکان زۆرن، بۆ ئەوەی بە ڕووسپێتی و بە ڕووسوری بگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار. داواکەم لە خوای پەروەردگار بە ناو جوانەکانی و صفاتە بەرزەکانی، یا ربی خوایە ڕەحممان لێکەیت، یا ربی خوایە بەختەوری دنیا و قیامەتمان کەی، یا ربی خوایە یا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك، اللهم يا مصرف القلوب والأبصار صرف قلوبنا على طاعتك، يا ربي خوالة بارينو بنا وجوانا كانت وصفات برزكانت رحم من ليبكيت ورحم بسر أهلي أمز قوتبك يا رب العالمين، بسر أمقرك يا ربي خوالة بارينو بنا وجوانا كانت وصفات برزكانت خلمي عفود بسر تاوانا كان من بيني لقناها كان من خوش بي لكم كره كان من ببوري يا رب العالمين لدايكو باو كان من خوش بي لمردو كان من خوش بي يا ربي خوالة شفاي برحمة بونا خوش كان من بنيري يا ربي خوالة يا ربي خويا شفايا دي بيان قرين توبنا وكسوكاري خويا آمين آمين والحمد لله رب العالمين. قوموا إلى صلاتكم.